بەناوی خی گەورە میرەبان ئایزانم سڵاتان لەبێت خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقێکی نوێی دەرەوە یاریگا دێمە لای ئێوەی بەڕێز. ئایزانم هەوڵێم لە بەرنمەی ئەم جارەمدا پاش کۆتاییاتنی گواستنەوەی زستانی یاریزانان هەروەها لەگەڵ بوونی چەند یاریزانێکی بەهێز لە پێگاتی تیپەکانە و هەروەها نەبوونی چەند عقلیەتێک بۆ گرێبەستکردنی یانەکان حەزەکەم لەم بەرنمەیە بە تاوی تیشتی بخەمە سەر لەگەڵ تەوەرێکی گرنگیش باز دێ دەکەین کەویش باسکردنە لە نەبوونی تەکتیک لە خولەکانی کوردستان و یاخود ئەو شێوازی وەرزشی کوردستانی پێوە بەڕێوەچێت ئایا ئاستی تەکتیکی و تەکنیکی یاریکردنی خولەکانی کوردستان لەکوێدایە خولی پلەیەک بێ یاخود خولی نایە بێ بە خۆشحاڵیشەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە میوانداری ئەوڕێ خۆشەویستم ئارام شێخ مەحموودم کردووە کە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری وەرزش. ئارام جان جارێک تر سواسی ئامادەبوونەکەم. حەزەکەم سەرەتا بەوە دەست پێ بکەم وەکوی کە بە کۆمەڵێک بواری تۆپی پێیا تێپەڕیوی تا ئێسەش بەرداوامی لای هەم لە کاری ڕانەرە و هەموو بوارانەی کە تیپێی تێپەڕبووی. با من بڵێم تەجروبەی تۆ لە خولەکانی کوردستان چ پەیامێکیاوە بە تۆ؟ ئایا ئاستی وەرزشی کوردستان لە ڕووی تەکتیکی و یاریکردنەوە لەلایەن ڕانەرانەوە چۆنە، لە ڕووی تەکنیکی یاریزانان تەکنیکی جێبەجێکردنی پلانەکان لەلایەن یاریزانەکانەوە چۆنە؟ سەرەتا بەنای خۆی گەورە سپاس بۆ جەناب بۆم دەرفەتە. ئەلبەتە من ئەمەیە بە چەند خاڵێکە بەم مەرحەلەیە تێپەڕین بۆی باسی لەسەرکەین. بەشێکی پەیوەندی بە ڕاهێنەرەکانەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە یاریزانەکانەوە هەیە، بەشێکی پەیوەندی بۆ سیستەمەوەی کە لە کورسانە بۆ کولتورێک کە لە کورسانە هەیە، هەرچەندە بەداخەوە نەبووە بە کولتور ڕێزە لە کورسانە. چکە تا ئێستا یارزانمان هەیە لە خولی پلەیەک و لە نایبەکان شارەکە تا ئێستا عایلەکەی ڕازی نێکاریکە، ئەوە شتێکی وازە. بەڵام بۆی کە زۆر بەوردی دابەزینە سەر بەرنامەکە، زۆر وردی دابەزینە سەر ئەو شێوازە. یەکەم لە ڕووی تەکتیکی ڕاهێنەران و ئێمە لە ڕووی تەکتیکەوە زعیفین، ئەوە منتەهیە لای هەمومان و دلیلیشمان زۆر لەسەر ئەو بابەتان. چکە بەڕاستی معقول نییە، چکە ئەمەش تەنها پەیوەست نیە بە مدەڕیبە، پێویستیشە بە ئەو سیستەمەی کەوتم. چکە ئێمە یعنی بە تەواوی ڕوونی بکەیتەوە ئێستا ڕوونیەکەی ئێسا کاتێک کە من ئەگەر بۆ نەمودەڕیبی یانەیەک بم مەجموعی یاریزانم لەبەردەستە، یعنی مەفروزە من ئەم یاریزانە کامل بوون لە ڕووی تەکتیکەوە، تەنها لە ڕووی تەوزیفاتەوە منە بێ ئیشیان لەگەڵاکەم. بەڵام ئێمە سەیرەکەین دیقەتین لە نزیکەی 20 ساڵی بۆ 22 ساڵی یاریزانەکانمانیان ساحەوە کە ئەو کات ئەبێ من سەر لە نوێفیرکەم و کە چۆن پاس بگرێت، چۆن پاس بدا، چۆن جێگۆڕکێ بکە لەگەڵ یاریزانەکانە. ئەمانە کێشە بۆ من دروستەکەن. ئەوەنەی خەریکە بم بەم لایەنە تەکنیکە و مەهارەکانیەوە، ئەوەنە خەریک بم بە تەکتیکەکەەوە ڕەنگە ئینجازێکی باشترم هەبێ. دوو لێرە سیستەممان نییە، ینی ڕاهێنەرێکم پێ بڵێ بڵێ کاکە من ئەمە پلانی 4 ساڵی داهاتوومە کە من ئەمە ئەەکەم لەگەڵ ئەم یانەمە و یانەکەش بە هەمان شێوە قوبوڵی بکات. بنمونە جەناب بە ڕێی سینادێکی منش مدەڕیبم یم ئیتیفاقێکی لە بینمان ئەڵێم کاک محەممەد من ئەمەی لە مای 4 ساڵی داهاتووە ئەم ئیشانە بکەم کە تۆ ئەتوی عقدکەی لەگەڵنا. ساڵێکم مانەوەی لە خولەکە، ساڵی دوم فەلسەفەکەی خۆم تەسبیح دەکەم، ساڵ سێم ئەنجامە بۆێنم، ساڵی چوارم ئەوەی کە تۆ ئەتێ من ئەمەیە بیکەم. بەس ئایا جەنابەت وەکو سەرنادی سەرۆکی نادی وەکو ڕئیسی وحدەی ئەو ئیشانێکەکەی ئەوەنە قوبوڵ ئەەکەی لەسەر من؟ لێرە ئەو شتانێنی تەنها نەتیجە لە دوی سیاریان ڕابردووان نەبێ ئەڵێ ئاوت بۆ دەرەوە مع العلم هەموو ئیمکانەتەکان ناخوێنێتەوە کە ئەمە یارزانەکانە بایچەنن و چۆنیش نین. ئەمە یەکێک لە خاڵ هەرە کێشە گەورەکانی سیستەمی وەرزشی کورسان. دوو ئێمە جۆرێک لە ترسان لە خۆف ئاخردوو جۆرمان هەیە، ئەمە لە ترسان جۆرێکیان پێوترێ خۆفواتە ئەچێتە بابی شەرم و کە زیاتر شەرمەکەی لە کەسەکان، جۆرێکش پێوترێت جوبوون، یعنی ئەترسی لەو کەسە، ترسێک لە دڵدا دروستەکەی ئەڵێ من ناتوان بەرامبەر فڵانە فێرقە یاریکەم، من مدەڕیبم ناتوان بەرامبەر مدەڕیبی فڵانە کەس یاریکەم، ئەو قیرا ئەم نییە بەرامبەر و یارزانانە و یارزانەکانش بە هەم شێوە ترسیان هەیە بەرامبەر ئەوانی کە ئەم دوو جۆرە سیستەمە هەردووکی وای کرد ئەدای یارزانەکان داوازێت. چکە ئەمە عادەت شتێکمان هەیە لە علم نەفسا کاتێک کە تۆ لە ڕووی نفسی و تاون نەبووی تەسیرەکاتە سەر جیهازی عەسەبی و عەضەڵی، یعنی ئەو شوێنی کە ئازەدا لەگەڵ ئەو شوێنی کە ماسەوەکان تەنفیزێکە، ئەم دوو شێوازە تەسیر لەسەرەکە و تەسیر لەسەر یارەکەشە بێ و تەسیر لەسەر مستەوای کەسەکەشە بێ و دوجار تۆ ناتوانین لە ساحەیە ئەو ئەدای کاتە پێشکەشیکەی. ئەمە یەکێکە لە خاڵەکانی تر. خاڵێکی تریشمان هەیە ئەوەیە کە ئێمە ڕۆشنبیری وەشیمان زۆر کەمە، سەقافەی ڕازیمان زۆر کەمە. یعنی بنمونە یارزانەکانمان نەبینی بەخۆشمانەوە تا سەعات 2-3 شەو بەخەبەرن، لەگەڵەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئیشەکەن، لەگەڵەوە شار نێرگە لەو جگەرەکێشان ئەوە شتێکی مستەمڕە لەلایەن بەردەوام هەیە، لەگەڵەوە شار ڕەنگە هەندێکیان ینی احترامان بوانی کە گوێمان لێ ئەفعالیشان هەبێ و ئەمانە تەسیر لەسەر قوتی جسمێ شتێک هەیە لە جسمە پێوترێ ATP، یعنی تاقە
لە ماسوولکەکانە دروستە بێت لە جسمما دروستە بێت کە لە ڕووی خواردن و چوری کاربۆدرات ومانەوە تەنزیمێکی تو ئەم تاقانە بە سەهری و بە نەخەوتن و بۆ بابەتانە بەسەرەبەی دواتر ناتوانانی مستای خۆی پێشکەشکی ئەمە یەک حاڵەتێکی تریشەیە کە ئەوە زۆر زەرورە بەلای منەوە تا ئێستا وەرزش نەبووە بە کللتور تا ئێستا وەرزش نەبووە بە میهنە تا ئێستا نەبووە بە پیشە ینی من لەکوێ بتوانم یاریزانێک بێنم کە ڕۆژانە ئەچی ئیشەکە ئەچێ کرێکارێکە لەگەڵ شابێنم بۆ تەمرین آخر ئەو تاقەی کە هێتی لە کرێکارێکە لە ئیشەکەی ترا سەرفێکە لە دوکانەکە سەرفێکە دواتر ناتوانێت ئەو تاقای باتەوە بە من لە یاریە ئەمە ناتوانین چکە تا نەبێ بە کللتور تا نەبێ بە ئیشێکی سەرەکی ئەم کەسە ئەوە قورسە بەلایەوە خاڵێکی ترکە ئەمێ بە کورتی باسیکەم پرسیارم ینی ئەوەی کە ڕوونت کردوانێ ینی واقعیکی زۆر بەرچاو ئەمێ ئەو پرسم ئایا ئەو کەسانی کە بەڕێوبەرایەتی مانێ نەمانێت لای ئێمەگەر هەر شتێ بکاسکەین لەسەر وەرزش ئەبێ لە یانەکانەوە دەست پێ بکەین ڕاستە تیپە میلەکان ڕۆڵی کاریگەریانەیە بۆ یانەکان بەڵام بێ لە یانەکانەوە دەست پێ بکەین لەبەر ئەو خاڵانەی کە تۆ باسی کرد پەیوەستە بەوانەوانە یعنی ئێمە ئەبێ بگەینە ئەو قەناعەتی مادامواین بەڕێوەبردننی یانەکانمان هیچیان لە جێی پێویستانی خۆی بە تاکید بەڕێبەرنی وەرشی یان ئەوەی کە لە کارگەڕی و ئیدارەکانە ئیشەکە هۆکارێکی سەرەکیم بۆم بابەتانە چکە قیرا ئەوان زەرورە کە کێ هەڵەبژێرن و چۆن ئیتیفاقاتەکەن لەگەڵ یانەکانە و بەرمەجەی ئەو مدەرێبانە وەرەگرنیان ینی بە نمونە ئەگەر سەرۆکی نادی بێت چۆن ئیتیفاقا لەگەڵ ئەو مدەرێبە و سکرتێر و هەموو ئەندامەکان نیەن ئەو پرۆگرامی کە مدەرێبەکەیەتی خوێندنەوەی بووەکەن تا چەند ئەگونجێ لەگەڵ سیستەمی ئەمیانەیە تا چەند سەرکەوتووە لەگەڵ ئێمە مدەرێبە و ئینجاز و CV ئەو مدەرێبە چییە و تۆ چۆن لە چی هەنگاوێک ینی هەیە لە بەردەم تا بۆی داوا بکەی لە مدەرێبەت و ئەتێم خاڵان جێ بکە و تا چەند ئەو مدەرێبە مستعیدە بۆی ئەم خاڵانی تۆ جێبەجێ بکە ئەمانە هەمووی زەرور بەڵام ئێمە لای ئێمە ئەو شتانەمان نییە ینی قەنەعەت کە دەورێک لەو چێ مۆسیمێک دوو مۆسیمێک بە کاملی تێپەڕێ مدەرێبێک لە شوێنێکا بێت تا ئێستا داوای مەهنەجی تدریبەکەی لێ نەکەن بۆ ئەو ساڵە تۆ چی کردو هەر لە پڕێکاڵن کە ئەنجامی نەبوو ئاوت ێ باشە تۆ داوای لێ بکە لە منهەجی ئەم ساڵە چییە و مەهنەجی ساڵی داهاتوو چیە و چۆن عەقدێکی لەگەڵان ئەو تۆ چۆن ئەو یارزانەی و تا تۆ چەند مستعید بووی هاوکاری ئەو مدەرێبە بکەی و مدەرێبەکە تا چەند توانیوێتی ئینزیباتێکی تەکتیکی یان ئینزیباتێکی ئیداری یان ئینزیباتێکی برایەتی لە نێوان یارزانەکانە دروستکە ئەمانە هەمووی زەرورن و ئوسلوبی یاریکردنی ساڵانی پێشووت بێنە یعنی ئەبێ پرۆفایلێکە بێ کاک محەممەد ئەم پرۆفایلە ئەبێ ساڵانی پێشوو سیستەمی ساڵانی پێشوو بێنتە بەرچاو ئەمە سیستەمی ساڵی پێشومان بۆ تۆ چۆن نەتوانی گۆڕانکاری هەنگاوێک بچیتە پێشوە لەم سیستەمە بەڵێ ئەتوانم بە چه ئاکارێکایی بەی بەم ڕێگانەی بم چ هۆکارێک لە بەردەستای ئەم هۆکاران لەدەستای اینجا لەسەر ئەساسی تۆ عەقدەکەی لەگەڵم دەڕێبە کەواتە تۆ کڵێشە و CV ئیتاری ئەو کەسە لە بەردەستای بە پێی وشەکەی بەڵام بەداخەوە ئێمە بەڕێبەرەوە شێکانمانیان با بڵێن ئەوانەی کە ئیشەکەن لایەنەکانە ئەو جۆرانی هەندێکیان ڕەنگە لە فعالێتێکا زیرەک بن لە وەشیە پەیوەندی نەبێت تۆپیەوە یعنی بنمونە هەیە لە باسکەیە لە تۆپی پێ هەیە لە تۆپێ لە یەدا هەیە لە یەدایە لە تێنسای ینی ئەمانە اختلااتە مع العلم کەسەکانی تریشێن لە شوێنەکانی تر بووناینین تە پێشەوە ئیشی لەسەرکەن یعنی کەسی شیا بۆ شوێنیشیا و لە هەمان ستایل بێ ناکری ئێستا من بچم لە بواری سیاست قسە بکەم بچم لە بواری اقتصاد قسە بکەم ئیشەکەی من ئەوە نیە ئەمێ ئەو بپرسیمانی سە بۆ نمونە باز لەوەیە کرێ کە کەسێک کە خاوەنی ینی پێشتی ژێمە بەرنمەیەکمان کرد ئەگەر لە یادت بێ لەسەر تەکتیک ئەوەی کە چێ شیکردنەوە بکات چێ ینی ئەم پلانانە هەموو حاڵەتەکانمان باس کردو بەڵام من لێرە پرسیارێکی ترمێ بۆچی لای ئێمە کەسە ئەکادیمیەکان لە بوارەکە ینی زۆر سەرکەوتنیان نابینی تا ئەو کەسانی کە تەجروبە و ینی خاوەنی بڕوانامەی چێوتۆنین بە نمونەمە ینی دو هەمین شت ڕانەری پێشوویانی سی ساق ئەنی دکتۆر کەسێکی خاوەن بڕوانامە کەسێک بەڵام نازانم ئێمە هەستەکەین لە کۆتایە کەیانەیەک دووری خاتەوانێ لە کۆتا ینی ئێمە توانین بڵین کە دویاری و دۆڕان ئەو کاتە حەقیرێ بەیانەکە ئەگەر لە چەند حاڵەتێکی شاق بۆ بێ بەس من پرسیارەکەی منەوە بۆ کەسە ئەکادیمیەکان زۆر سەرکەوتنیان نابین ئەوەی کە پەیوەندی بە کاک دکتۆر نازمەوە هەیە و پەیوەندی بەیانی سێ سادەقەوەی من حەز ناکەم ئەشمەوەش بەسمەوە بە سەمیر بابوو ئێستا بۆ نمونە سەمیر بابوو لە ڕاهێنەرایەتی خۆمومان نەزانی بەڵێ بەتاکید چۆن دەستی پێکرۆ چۆن وەرزشی کردو چۆنیش بۆ بەڕانەر بەڵام ئەنجامەکانی بینی کاک محەممەد من ئەمێ ئەلێرە دەست پێ بکەم بووی تا ئاخری ئەو پرسیاری کە جەنابەت دێڵێ ینی بەڕوونی بڵێ تدریب بریتێ لە ئەکتیڤ بوون یعنی بە معنایەکی تر ئەبێ زوو خۆت بگونجنی لەگەڵ تازەبوونەوەی تدریبە لەگەڵ ئەحداسانەی کە لەناو تدریبا ڕۆدا لەناو ڕاهێنان لەگەڵ شێواز و ئوستوبی قیادەکردنی تیپە
لەگەڵ ئەسلوبی ئینزیباتی تەکتیکی و ئینزیباتی ئەخلاقی و با بڵێن ئیداری ناو فیرقەکەدا ئەبێ لەگەڵ ئەمانە هەمووی بگونجێ ئەبێ ڕیتمی مەزاجی 30 کەس 40 کەس لەبەردەستای وەریگری کە چۆنیان گونجێنی لەگەڵ یەکترا ئەمە ضرورە بۆ هەموو مدەڕیبێت چونکە قیادەکردنی تیب ئاساننی ئەمە یەکێک لەو حاڵەتانی کە ڕوبەڕووی هەموو مدەڕیبێکە بێت و جاچ ئەکادمی بێ یان چ غێری ئەکادمی و مارز بێ ئەمانە دەوەرەبین ئەوەی کە پەیوەندی بە کاک دکتۆر نازم و پەیوەندی بە کاک سەمیر بابوو هەموو ئەمسالی ئەوانەشێ ئەوە شتێکە حاڵەتێکە پەیوەندی بە ئیدارەکەەوە هەیە ئەوان لە ڕەنگە ئەو کاری تایبەتیان هەبێ بەڵام ئەوەی کە ئێمە لە دەرواقعەکە ئەیخوێنینەوە ئەوەیە ئەم مدەڕیبانە دیارە بە کاک دکتۆریشەوە بە ئەمسالی ئەوەکە ئێستا من براکی خۆشم جێگری بۆنەوە بۆ بەم دەڕێبی ینی سێ سادەق بە هەمویانەوە ئێمە لە کورسانە شتێک بەس تەنها چاو لە ئەنجامەکەین بتێونەتی واقعەکە لە کورسانە هەیە ئەمە یەکێکە لەو خاڵە سەرەکیانەی کە تۆ لایانی تەکتیکی هەموو ئەو شوێنانە زەربی سفرەکە بنمونە من ئەگەر ببم بە مدەڕیبی یانێک ئەم ساڵ بڵێم کاکە بەزە تەنها ئەتوانم ئەو فەلسەفەی یاریکردنەکە بگۆڕم لەسەر شێوازێکی ئەو عەشوایی کە لە کورسانە هەیە بێکەم بە شێوازێکی سیستەمی پرۆگرامکراوی بەرمەجەکراو بتوانم شێوازی پاسات و تاموچێژێک بین بە یارزان نەک لە 4 لەمسا قەتع بێ بچڕێتۆپ نەک لە 3 لەمسا بێ نەک هەمووی بە بشەڕەشوت ئەبێ داهاتان لێ بکەم کە ئەم ساڵ هاوکاری من بە زیانەکەم بمێنێتەوە ساڵی داهاتوو ئەتوانم گۆڕانکاریکەم لە مەرتەبەکانە بچم 4 و 5 ساڵی داهاتووتریان ئەبێ بچمە مەرتەبەکانی پێشوە ئەگەر نەبوو یەڵا دەرمکە ئەم سیستەمە وتم پرۆگرامەکانە پەیوەندی بە مدەڕیب و خودی ئەو عیلاقەیە لە بینی ڕێسی نادەکان و مدەڕیبەکانە تا ئەم عیلاقەیە دروست نەبێت تۆ ناتوانانی ئەو مەنهەجێکاتە بەڕێکوبێکی بێتە پێشەوە ئەوانەی تۆ باست کردی تۆ لەو بڕواە ینی من قەت باوەڕ ناکەم کاریگەڕیانەکان ئێمە بەم شێوە گرێ بەس لەگەڵ ڕانەرا بکەن ینی هەستەکەم زۆر بە شێوەیەکی عەشواییەکەن من خۆم ئەتوانم بڵێم لە وەسەتی شەکەیان ینی چوەک یاریزان ئەوەی کە عیلاقەم هەبووە لەگەڵ ئەندامی دەرەکانە بڕوا ناکەم شتێکی لەو ئەبەتا بێ کە بەم سیستەمە ئیشکەن و دایان خەڵکیش هەیە لە پێشی ئێمە و ئێمەش و دوای ئێمەش هەوڵەدەن ئەم شێوازە بگۆڕن بەڵام تا چەند بەگویانەکەن چونکە ئێمە پێویستمانە هەموو کەسێک بۆکسفایلێکی تایبەتی خۆی هەبێ لە نادیە پرۆفایلێکی تایبەتی خۆی هەیە لە نادیە سیڤەکانی خۆی لەژێ یعنی ناکرێن من مدەڕیبێک لەسەر نەتیجەیەک دەرم کردو دیسان بێنیتەوە هەمان مدەڕێب تۆ سەی دنیای تۆ پێکە لە عالەمە لە جیهانە کوا مدەڕێب یانەیەک مدەڕێبێک دەرەکات دیسان ئەیهێنێتەوە نە تۆ لەسەر ئەساسی نەتیجە لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ ئەو پلانی کە نادێکەدا ڕشتووە کە ئەوێ بەم شێوازە ئیشکا ئەو مدەڕێبە نەیتوانێت بگونجێ لەگەڵ لایەبا مدەڕێبێک لە شتێکی ئاسایی بەڵام ناکرێت من ئەمە لابردی دوو بانی بیهێنمەوە سێ بانی لایەبم 4 بانی ئیهێنم ئەم شێوازە گۆڕانکاریە تەنها ئەم وەجانە هەن یان خەڵکی تریشێ یان فرسەت بن بە کەسی تر بابێتە پێشەوە خەڵکانی کترمان هەیە یان ئێمە یەک حاڵەتی سەرەکیمان هەیە تەطویری فکری مدەڕیبمان ینی پێشخستنی فکری مدەڕیبمانێ بوو ئێمە پێویستیمان بە دەوراتی وەرشەی عملی لە هەموو دنیای بەز لە کورسان و عێراقانی لە عێراقشا هەیە بەداخەوە ینی بۆ هەموو ئەزمە اقتصادی و سیاسی و مادی و هەرە بەزمانەوە ئەو تەطویرانیان هەیە بەڵام ئێمە نیمان زوو وەرشەی عملەکرێت و لە شوێن ینی کار و چالاکیەکرێت و زوو ینی لە ماوەی 3-4 ڕۆژات شتی تازە ڕوویدا لە تەدریبا فەرمو بیزان و شێوازی خەتە و پلان چۆن جارێ بە تایبەتی ئێمە لە ڕووی پلان و هەر زۆر زعیفین لە ڕووی تەنظیمکردنی یاری و زۆر زعیفین لە ڕووی قیرائی یاری و زۆر زعیفین ئەمانە پێویستیان بەوەی کە کەسانی شارەزار لە دەرەوە بێنرێ و لە ناوخۆ دروستیان کەی بۆ هەر ئەبێ ئێمە بێ لەوانە بکەینەوە کە چەند کەسێکن و تایبەتی هەر ئەمانە بن نەخێر ئێمە چەندی یاریزانمان هەیە بە ئەزمون ئەوانێنە پێشەوە با ئیشکە لەگەڵیان چەند بابێنە ناو تدریبەکان و با دەورەی تدریبیان بۆ بکرێت و دەورەی خوێندنەوەی قیرائی یاریان بۆ بکرێتەوە ئێمە شتێکمان نییە بەم بابەتان و ئێمە تەنها و کردومان بە وەسیلەیەک بۆ تێبەڕاندنی کات کە ئەمە خۆی زۆر قورسە ینی نەحەقی هەندێک یانە و مدەڕیبیش ناگرم ینی بەلایەکی تریشەوە ئێستا یەکێک ئەبینی بۆ یانێکی وەکو نەورۆز بوون ئەم ساڵە بێ بە باشترین بێ بە یەکە پلەیەکەمەوێن لە ممتازە دەستکەوتی چیە بێ هیچ ئەتوانێت بەشداری خۆی عێراقا نەخێر یعنی ئەمەش گرفتەکەیەتی هەر لە ناو کورسانە ئاسوورەتەوە هیچی بۆ ناکردن ڕەنگە ئەو ئەقدانی کە ئەیکا لەگەڵ یاریزانانە ئەو سەرفیاتەی کە ئەیکا کە دوجارە پلەی ممتازیش یەکەمیش بەدەستێنێ ڕوبعێکی ئەوەی نایەنەوە کە بێت سەرفی کردو تەنها لەقەبێکە و نازناو ئێم لەقەب و نازناوە هیچ نیت و سەیری کە لە دنیا کە تۆ ئەوانی کە بەشداری ئەبطالەکەن لە خولێکەما چەندە پارێنێنی کە ئەچنە مەرحەلەی دوم چەندێکیانێنی و چەند یاری بەرنەوە چەندێکیانێنی و لە خۆڵی زیاد چۆنیە لە دەوری ئیسپانیا چۆن هەموو ئەمانە یان ڕێکلامیان هەیە ئەوان ئێمە ڕێکلامیشمانێ بەداخەوە چکە ئێمە نەبووین بە محتەریف ئەمانە هەمووی کێشن تو هەر لێسەوە یعنی ئەمڕۆ هەنگاوی بۆ بنی درەنگترە وەک لە بەیانی بینی درەنگتر لە دوو بەیانی کابێ ئەتوانین بڵێن وەرزشی کوردستان خۆمەژۆڵکردنە لەبەرەوەی ئەمانەمان نییە بەتاکید نیمانە و خۆمەژۆڵکردنە بەڵام یەک ئیسفادەی سەرەکیمان هەیە ئەویش بریتێ لەوەی ئێمە مەجموعەیە گەنجمان هەیە کۆمان کردوونەتەوە هیچ نەبێ لەوانە تێپەڕەبین کە لە دەرەوە لەسەر شقامەکانە بمێنەوە هەمومان دانی پیاماندانین بەوە ئەوە تەنها ئەو هۆکارشکەن هەر ئێمە پێ قوبوڵین چکە ناکری هەندێک گەنجێ باش
ژیانیان لەسەر کۆتا پرسیار کەم لەسەر ناوخۆ بەوەی کە ئەمانەی کە تۆ باست کرد ئەم بۆ نمونە چ ڕەخنە بێ لەسەر ڕانەر چ ئەوە بێ کە پاڵپشتیە بێ بۆ ڕانەر و بۆ تەکتیک و بۆ کارژێڕیانەکان ئەی تا چەند یاریزانەکانی ئێمە توانای جێبەجێکردنی پلانەکانی ڕانەریانە ینی یاریزانەکانی ئێمە تەکنیکیان ئەتوانن ئەو پلانانە ئەو تەکتیکە جێبەجێکەن کە ڕانەر دەیانێ ئەم بەس بە گشتی ئەمێ ئەم پرسیارێکی گشتگیرێک خۆوتێ ئەبێ منج بە شوێکی گشتگیر جواب یاریزانەکەمان لەو ئاستانی چۆن منوەکو بە جەناب تیژمت پێش ئێمە لە تەمەنی 20 ساڵ بۆ 22 ساڵی یاریزانەکانمان ساحەوە ئەزای بەسمێکی ئارامجا ئەمەوێ هەر ڕێک بۆ گینیکەم بۆ نمونە ئێمە یاریزان هەرڵێ ئەڵێ کاگەم لە گەڕێکی خۆمان وەکو چۆن هوەرەکە لە من هەر لەم ناڵێەوە گۆرانی وتە ئیتر ئەمارەڵێ لە گەڕێکی خۆم و پیان وتوم یاریزان میتر ئەم کە یاری کردو و چاک بووە ئەم هەروایەریەکە بۆیە لانی تەکنیکم بۆ باڵێ مەبەستم تەکنیک خۆی عادەتەن ئەگەر فەرقی جیاواز هەیە بۆی جارێکە دووبارەیکەم و فەرقی تەکتیک لەگەڵ تەکنیکە جیاواز تەکنیک خزمەتی تەکتیکەکە بۆ معنای تەکنیک لەگەڵ مەهارەشە هەر جیاوازە تەکنیک بریتە لەوەی کە بەبێ وجودی منافسەکەت ئەدای حرەکە ئەەکەی لە ساحە لە کاتی تەمرینە مەهارە بە وجودی منافسەکەتەوە وجودی بەرامبەرەکەتەوە لە ساحە ئەو هەر حرکاتانی کە لە تدریبا کردە لێ تطبیقەکەی ئەمانە هەمووی لە پێناو تەکتیکایە بۆی تەکتیک ئەو پلانە گشتگیری کە تۆ لە یاریات چۆن تەوزیفەکانەکەی ئەمە مەرحەلەکانە بەڵام ئێمە یاریزانەکانمان ضعیفن لە ڕووی تەکتیکەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی مەهارەشەوە بۆ ئەگەر دیقەت بێ ئێمە لە مەدرسەکان و ئەبێ یاریزانەکانمان پێ بگوین مەدرسەکانمان سەرپەرشتیاری مەدرسەکان بەداخەوە لە ڕووی کوالیتیەوە زۆر ضعیفن یعنی بینیمانە ئەچیت سەری هەندێک مدربی مەدرسەکانەکەی تەمارینی کشانیان پێکا بە یاریزانەکان ماعلم لە 1970 جسمی لە شولاری مناڵەکان هەمووی ئاوی عنی خۆی کشانی تێ تۆ چۆن ئەبێ تۆ جاری وای لێ بکە خۆش و ینی خۆشی و حەز و ئارەزی بۆ تۆ بێ میلی بۆ تۆ بێ لەگەڵ تۆ پاڕایبێنی ئەبێ ینی بینیمانە دەفەڕێ پێکەوە چواردەوی ساحە چۆن شتی وە ئەبێ یاریزان تاکە کەسێکە لەو عمریانە کە تووشی ئیرهاق بن چ بەدەنی بێ چ عسابی بێ چ جسمی ئەبێ تۆ وای لێ بکە حەزی لە تۆ بێ ینی کە ئەمڕۆ تەمرین ڕۆژتە ماڵەوە مڵێخواکی بەیانی بێتەوە مێ بڕۆمە بۆ تەمرین ئەبێ وای لێ بکەین نەک من وای لێ بکەم کەرە وەڵا ناتوانم لە سێنفەڕای لە دەرگاکەوە چێ دەرۆ نایەتەوە ئەمە حاڵەتێکە ئەم حاڵەتانە بێ ئێمە لە فئاتی عمرە دەست پێ بکەین بۆ یاریزانەکان کاتێک کە یاریزان هاتە لای من ئیتر ئیشی مەهاری نامێنی ئیشی تەکنیکی نامێنی تەنها ئیش لەسەر تەکتیکەکە بەڵام من کاتێکم کوش بە تەکنیک و مەهارەوە ناتوانم تەکتیکێکی پێ بکەم یعنی ئمە شتێکمان هەیە پێوترێت جورعی تدریبی یان تدریبی زائید کە یعنی هەنێ جورعی تدریبی یعنی هەنێ تدریب هەیە کە زیادێ بێ بیکەم بە هەندی یاریزان لە هەنێ شوێنە مواصفاتی شودێدانی کە مەوجومەکان چۆن پێ بکەم یان دیفاعەکان شێوازێکی تایبەتیان هەیە لە ئەمیارە کازان فقی بەرامبەر بە تۆپی درێژەکەن چۆن یاریان پێ بکەم ئەمانم پێویستە بەڵام تۆ مەجای من نادێ یعنی یاریزانەکانمان ئەوەنە تەکنیکیان زعیفە ئەوەنە لە ڕووی مەهارەوە زعیفن ئەبێت تۆ ئیش لەسەرمانە بکەی یعنی ئەمڕۆ تەمرینێکی پێ ئەەکەی سبەینە بیری چۆتەوە چی کردو لە حالە ماشتیوانی لە جیهانە واجبی بەیتی هەیە واجبی بەیتی کاک محەممەد یعنی بۆ معنای من ئەمڕۆ تدریبە جەناب دەکەم ئەڵێم ئەمە ئەمڕۆ ئۆکردمانە بە ڕۆشتی و ماڵۆ سەری کە بخوێنەوە چیمان کردووە بیانی هاتیەوە لە بێرە بێ هاتیتەوە بەم تەطبیقی لای ئێمە ئەم شتانەمان نی بۆی کاتێک کە من ئەڵێم نەبووە بە کللتور ئەمە کێشەکەی کاتێک کە بوو بە کللتور ئەو کاتە بینی کە خانەوادەکەی هاوکاریەکەن و کاتە بینی کە خەڵکی زۆریە بۆ یاریگاکان ئەو کاتە بینی کە سەحافە چاوی لەسەر و کاتێک کە بینی ئەسدایەکی باش پێشەکە شەکە لە ساحەکە قیمەتی بەرزە بێتەوە ئێستا بینیمان یارزانێکی نادیەوەی کە میران خەسۆ لەگەڵ شیمال قەتەریا عەقدی کردو ئەو کابرا لە ڕووی سەقافی و لە ڕووی جستەیی و لە ڕووی توانای و فکری خۆی پێشخستووە ڕاستە تەسیری چواردەوریشیە بۆ لەسەری مدەڕیبە بەڵام خۆی پێشخستووە بۆی ڕۆشتە دۆ شوێنانەوە ئێمە ئەبێ ئەم کللتورە بگوازینەوە بۆ سەر سیستەمی یانەکان لە یانەکان و داڕێژین بۆ یاریزانەکان چکار کاتێک کە تۆ لایەنەیە کە ئیشەکەی ئەمیانەیە وتی ئەبێ هاتی دەرناو یانەکەی منەوە بەم سیستەمە ئیشکی نابێت بە سیستەمێکی لا ئوبالی و بە فکری خۆیشکی و کاتە ئەچێتە ژەڕ کێفی نادێکەوە کە چۆڕ ژێڕ کێفی ناتێکە و کاتە پەیوەستە بێ بۆ ئیشوکارن کە نادی بۆی دابینەکە نادێکش هاوکارە بێ ئەو کاتە پێکەوە سیستەمێکی دروست ئەنجامە دێ کۆتا پرسیارم بەس زۆر بە کورتی وەڵام بیتەوە گەشتبینی بەوەی کە ئەم لایەنانە جێبەجێ بکرێت لە کوردستان من هەرگیز بێ ئومێد نیم لە هێشتێ و گەشتبینم ئومێد دەکەم ئەم ساڵش نەبێ ساڵی داهاتووتر بەڵام گرنگی هەنگایی بۆ بین بە هەمومان و هاوکار بین ئێوە وەکو سەحوفی ئێمە وەکوی کە لەو سەدەکە ئیشەکەین پێکەوە هەمومان هاوکار بین تەمە ناکەم ئینشاءڵڵا هەنگای باشتری بۆ بین زۆر باش تەورێکی زۆر گرنگ هەیە کە ئەمەوێ باسی لێوە بکەم ئەویش گریێبەستکردنی یانەکانە یعنی من لە زمنیە حەز دەکەم جاری پێشوو باسێکم لەسەر ڕیاڵمەدی کردوم جارە حەز دەکەم باسێکی بەرشەلۆنە بکەم هەروەها بە تەوەرێک دەست پێ بکەم بەوەی کە ئەمە دواهمین ڕاگەیاندنەکان بڵاوکردێت دوای ئەم گرێبەستانی کە کردی گواردیۆلا بەوە باسەکرێ کە
ئەو گرێبەستانەی گواردیۆلا بۆ نۆژەنکردنەوەی هێڵی بەرگری هەروە بۆ قایمکردنی هێڵی بەرگری ئەنجامی داون ڕێک بودجەی چۆن بڵێ ینی وەزارەتی ناوخۆی چەند 52 وڵات زیاترە ینی هێزێکی ناوخۆی 52 وڵات بەقێ و بودجەی هێڵی بەرگری مانچستەر سیتی پارەی تێنەچووە من حەزەکەم باسێکم لە گرێبەستەکانیش بۆ بکەی هەروە ئەوەش بەسیتەوە بەوەی کە ینی تۆپی پێگەیشتوتە ئەوەی کە تۆکمەکردنی تەنها هێڵێکی بەرگری لە تیپێکە وابێت لە بودجەی وەزارەتی ناوخۆی چەند وڵاتێک زیاتر بێ بەڵێ کاک محەممەد ئەگەر مەسەلە عەقدەکان بێ ئەو سەفەقاتانەیە یەکری ئەبێ بە ڕەچاوی چەند خاڵێ بکەین 5 خاڵی سەرەکی هەیە کە هەموویانێک کە کاتێک کە مدەڕب عەقدەکە لەسەر ئەساسی ئەو 5 خاڵە قیرائیان بۆ 5 خاڵە هەیە لە ڕووی نادیۆ یاڵا دەسەکا بە سەفەقاتی خۆی یەکێک لەوانە قیمەتی ئەو یاریزانانە چەند یعنی تۆ چەند یاریزانە کڕی بۆ ئەمیانێت و لەگەڵ ئوسلوبی خۆت هاگونجێ و لەگەڵ فەلسەفەی خۆت هاگونجێ ئەو یاریزانە لە ئاستی عالەمان نجومن یا باریزن یان چینیان محتەریفەکانیان چۆن چۆنی پلەبەندیان بۆ کری ئەمە یەکێکە لەو خاڵان خاڵێکی تر ئەوەیە کە تا چەند ئەم نادی قەرزارە چەندێک قەرزی لەسرە و قەرزی کردووە حساباتی تەصفی خۆی کا لە کۆتایی ساڵات چەندێکی لەسرە حسابە پێی ئەوانە عەقدەکە یعنی من ئەگەر 100 ملیۆن قەرزار بم ناتوانم عەقدێکی 200 ملیۆنی بکەم ئەگەر 50 ملیۆن قەرزار بم ناتوانم عەقدێکی 150 ملیۆنی بکەم بۆ ئەبێ قیران بۆ قەرزەکانم هەبێت ئەمە یەکێک لە خاڵەکانی دێ خاڵی سێم چەندێک کاش پارەی کاشم هەیە ڕەسیدم هەیە چەندێک پارەی بلۆکی جێگیرکراوم هەیە لە ڕەسیدی بانقی خۆمە حساباتەکەم چەند 100 ملیۆنم هەیە بە پێی ئەنجامی ئەو چەند 100 ملیۆنە من ئەتوانم عەقد بکەم لەگەڵ یاریزانانە کە پێویستمە بۆ ئەو فەلسەفەی خۆم بۆ ئەو یانەی خۆم خاڵێکی تر ئەوش ئەوەیە کە چەندێک ینی منشئاتم هەیە چەندێک ینی منشئاتەکانم باشن ینی ممتەلەکاتم هەیە چەند محلم هەیە چەند نادیم هەیە چەند ڕێکلامەکەم چەندێکم هەیە لە مەدارسەکانە سەرفێکم چەندێکم هەیە لە ئەکادیمەکانە سەرفێکم و چەندێکیان ئیسیسمارەکەم و چەندێک یاریزانم ئینتاجەکەن چەندێک ینی بینا و محلاتم هەیە چەندێک پارەم بێ دەدەست ئەمانش حساباتی تایبەتی خۆی لەسەر حسابی ئەم منشئاتانە و ئیشەکان لەگەڵ یانەکەی خۆداگەی خاڵی پێنجەم کە خاڵێکی سەرەکی ئەوش وەزعی مستەسمەری ئەو نادیە یعنی تا چەندێک بەرهەمێنانی ئەو نادیە لە قیمە ینی ڕێژەی سەدی بۆدان 150 160 170 180 و چەندێکە لەسەر ئەساسی ئەم 5 خاڵە سەرەکی ئەم 5 عنسوورە ئەم 5 ڕەگەزە تۆ سەفەقاتێکی لەگەڵ نادیەکان بیرمان نەچی هەموو ئوسلوبێکی مدەڕبەکانیش چ بە گواردیۆلا بێت چ بە کلۆپێ چ بە ئەنریکی بێت چ بە ڤالڤێردی بێت چ بە هەموو ئەم دەڕێبانە لەسەر ئەساسی ئەم 5 خاڵە و ئەو فەلسەفەیەکی خۆی هێتی داوایەکە و زایدن ئەو پلانش کە نادی هێتی یعنی یەک حاڵەتی زۆر سەرەکی هەیە ئیتیفاقی لە بینی نادی لەگەڵ مدەڕیبە لەسەر ئەساسی هێنانی یاریزان داوا ئاکە یەک خاڵی زۆر سەرەکی پێش ئەوەی ئەوە ڕوونکەم و کاتێک کە عەقد سەفەقاتێکی لە زستانەیە بریتینە لە سەفەقاتێک کە زۆر هین بێت بۆ نادێکە بۆ بریتە لە چارەسەرکردن یعنی کێشەیەکی هەیە لە شوێنێکە ئەو کێشەیە چارەسەرکات وازح چێڵم یعنی من کێشەم هەیە لە نادیەکە لە نادیەکە ئیشەکەم کێشەم هەیە لە هێڵی بەرگریە لە زستانە چارەسەرەکانم ئەبێ بدۆزمەوە بۆ یعنی کامیان کە زۆر سەرەکی ترە ئەویان بێنم بۆ ئەو شوێنە یاری پێ بکەم ناتوانم عەقدێکی 6 کەسی بکەم یان 6 یاریزان بێنم بۆ نادێکە کامیان زۆر زەری ئەوانم بۆ ئەو حەلم بۆ چارەسەر تا ئەچمەوە هاوین ئەو کاتە لە ڕێگەی عەداد و لە ڕێگەی توانەکان و هەندی یاریزان هەیە جوەکەرن ئەتوانی شەکان هەندی یاریزانێ پێویستە بێنم عەقدیان لەگەڵاکەم ئەمە یەکێک لە حاڵەتەکان بەڵام هەموو سەفەقاتەکان وەکو وتم پەیوەندی بە مدەڕیبەوە هەیە پەیوەندی بەو سیستەمەوەی کە نادێکە دێناوە لەسەر ئەساسی هەردووکیان ئەو سەفەقاتان یەکەن یەکێک و گواردیۆلا ڕاستە سەفەقاتی گەورەکە بەڵام فەلسەفەکەی ئێوش پێویستی بۆ سەفەقاتان هەیە خۆ بیرمان هەچی نادەکانی کەش سەفەقاتەکان گرێ بدەرەوە بۆ پرسیاری منەوە کە لە وەزارەتی ناوخۆی چەند لە هێڵی بەرگری مانچستەر سیتی یان چۆن هێڵی بەرگری یانەیەک بگاتەوەی کە بگاتە ئەم بە دوو خاڵ من هۆکارەکەی لێکە دەمەوە وەکوەوەی کە حەسەب یعنی ئەمە وەکو شخصی لە منی وەرگرێ وەکوی کە قیرایی هەیە بۆ بابەت یەکێک لەوانە بیرمان نەچێت چێژی یاریکردنی گواردیۆلا بریتە لە متعی یاریک بریتە لەوەی کە دەست بەسەر یاریەکە ئاگرێ کە زۆرترین کا زۆربەی یاریزانەکانی لە ساحەتی بەرامبەرن تا کە زەرمەندێک کە گواردیۆلا تووشی ئەبێ ئەوەی لە حاڵەتی هەج بە مرتەدە ئەو یاریز سەریعانی کە ئەکری لەگەڵیا دیفاعەکانی زۆرێکیان هەیە خاون زۆرێکیانی ئیمکانێتەکانی ئەوەی لەگەڵ یارزانێتی بەرامبەرە هجوومەکانیان منافەسی ئەو حاڵەتە هەجمە مرتەدە بکەن چکوە هەمویان هاتوونە ساحەی بەرامبەر ئێوێ لەم ڕێگەیەوە کە دیفاعەکانی تۆکمە بکات بۆ ئەو حاڵەتانی کە بەکاری ئێنی بۆ ئەو حاڵەتانی کە تووشی ئەبێ لە کاتی یاریە بۆ ئەو سەدمانی کە تووشە بێ یعنی بیرمان نەچێ لە هەندی یاریە فەزاحەتی گەورەی هێڵی بەرگری وای کرد لە گواردیۆلا کە تووشی هەندی حاڵەتی تعادل بیان شکست بیان هەندی حاڵەتێک نەتوانێت سەرکەوتوو بێ بۆ چکە
ئەو بە کامل یەچێتە تیبی بەرامبەرەوە ساحەتی بەرامبەر فراغاتی دێ دروستەکە مەساحەتی دروستەکە بەڵام لە پڕێکە بەهاز مرتەیە گۆڵ لێکرد و ینی هەرچی کردووە و خوورێکی کردووە بە تەشەکەی کرد ئەوانی ئەوەی کە جەناب دێڵێ هەموو ئەوانەتی وشە بێتەوە بۆیە مەفروزە ئەم حاڵەتانە داپۆشێ بیکا بە کەفەرێک بیکا بە تەختێ بۆ ئەم حاڵەتی خۆی کە تووشی حاڵەتانە بێ ئەم عقدە گەورانەکە بەڵام پێ ئەچێ حاڵەتی دومیان ئەوەیە لە پشتی هەموو ئەم عقدانەوە کە ئەیکە ئەوش ئەوەی کە فەلسەفەکەی بە تەواوی جێگیرکە و پێویست ناکات لە چەند ساڵی داهاتووە ئەسەفەقاتی گەورەترکە ئێوێ ئێستا تۆکمەی بکە بۆ ساڵی داهاتووتر ئیشی تایبەتی بکە لەسەر ئەوەی کە چۆن تەکتیکی جێگیرکە لەگەڵ یانەکە نەکبی لەو کاتەوە کە من شوێنەکەم نەقسە یارزانێک بێنم ئێوێ ئێستا لە ڕێگەی کە ئەنجامێکی باشی لە دەوری ئینگلیزیا و لە ئەبتالا ماوەتەوە و چاوێکی زۆری لەسرە ئێستا عقدەکانی بەتەواوی کامل بکە بۆی ساڵی داهاتوو فەلسەفەکە بەتەواوی جێگیر بکە چونکە ئێمە عاتەنە ساڵی یەکەم بریتێ لەوەی ناساندنی فەلسەفەکەی بە ئەرزانەکان ساڵی دوم تەسبیتکردنی ساڵی سێم ئەنجام ئەم لە ساڵی دوم جارێ نێو ئەنجامێکی هەیە ئێوە لە ساڵی دومە بەتەواوی تەسبیتیکە بەدەلێک یاریزان بێت زۆر باشە بیانی ئەمەش با هەر ئەمەیە بەردام لەسەرەوەی کە ئایا تۆپی پێگەیشتوتە ئەوەی کە ینی لە پێناو چێژبەختی لە پێناو تەنهایانەیەک بگاتەوەی کە هەمومان نەزانین وەزارەتی ناوخۆ خاڵێکی سەرەکیە بۆ پارێزگاری لە وڵاتێ ئەم 52 وڵات ینی من نەکار ئەو بێنمەوە بنمونەوە بەسم لەوەیە ئایا عادەکان لە تۆ پێ بڵێ تۆپی پێگەیشتوتە ئەوەی کە چێژبەخشینی تۆپی پێوا بکە کەیت وردە وردە سیاسەتەکان وەلا بنرێن ینی ئەمانی کە باسەکرێ لە گرێبەستی گەورەی سیاسی زۆر گەورەتر ڕاست کاک محەممەد بە نمونەیەکی زۆر واسەح زۆر بەسیت بیرمان نەچێ هەرێمی کەتەلۆنیا دوای ئەو هەموو ئینفیساڵی داوای کرد لەگەڵ ئیسپانیا جابێتەوە بەڵام هەمومان نەزانین تاکە شادەماری ناوخولی ئیسپانی بەرشلۆنەی یعنی ڕێازە ئێستا لە جیهانە وای لێ هاتووە یاوێتی بەلای سیاسەتە یاتی بەلای هۆکارێکی سەرەکیە بۆ گەورەکردنی اقتصادی هەموو وڵاتەکان ینی تو سەیری کە ئەگەر ئەوقدانی کە یارزانەکان یکن بەشێکی چێتە بۆ منتەخەبەکەی بەشێکی خۆی لە کاری خێخوازای بەکارین بەشێکی وەیە کە ئیشوکاری ئەو وڵاتای پێ بەڕێوە بە یعنی ئەم جۆرە تەعاملکردن و تەفاعولکردن لەگەڵ ئەم یانانە ئەوە تا گەورەترین یعنی لانی اقتصادی وڵاتانە بەڕێوە بە بۆیە ڕەنگە لە 50 وڵات زیاتریش بێ ڕەنگە بچێتە 100 وڵات لە ساڵانی داهاتووترا بەڵام هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کە ئەم عقدانە شوێنەکانی تریشی بۆ پڕکاتەوە لانی اقتصادی بۆ پڕکاتەوە یعنی بیرمان نەچێ خەڵکانێکی هەل ئێستا ئامادەن بۆی بچن بۆ وڵاتێکی وەکو ڕووسیا بۆ کاسی عالم کە لە ساڵی 2010 لێ بەشداریەکەن وازە حەجێڵین خەڵکانێکمانی هەر لێسەوە لە ئەفکارێتی بچ بۆ بە قەتەر بۆی بەشداری کاسی عالم کا لێ ببین ینی ئەمان هەموو ئەم ڕۆشناتانە سەرفیاتی تایە ئەم سەرفیاتانە شێتەوە بۆ وڵاتە ینی یەکێک تاکە هۆکارێکە حەلەقەیەکە لە بینی جیهانەکەەوە بەسراتەوە لە ناو هەموو جیهانە بریتێ لە وەرزشکردن ئەگینا سیاسە دەبینی کە سەرکی ئێستا وەجێکی ناشینی پیشانداوە لە هەندی وڵاتی لێک کردو هەندی وڵات ناتوانێت داخل هەندی وڵاتی تر بکەن یان هەندی وڵاتی ناوێ بچێتە وڵاتەوە بەڵام لە ڕووی وەرزشکردنەوە بینیتە کوالێتەکان هەموو چۆن بەیەکە و چۆن کوالێتەکانیان بەرز بۆتەوە لە ڕووی اقتصاد و ئەمە وای کردووە کە وەرزش تاکە هۆکارێک بێ بە بەلای هەموو بابەتەکانی ترا و ڕەچاوێکی زۆر گەورە و چاوێکی زۆر گەورەشی لەسەر بۆ ئەوی بتوانانی لایانی ئیمتیساسی هەموو ئەو لایەنە سیاسانی کە خراپن لە بارودۆخێکە لێ ڕایکێشە کۆیان بکاتەوە لەگەڵ یەکتریە ئەمانە هۆکارن بەڵام هۆکارانە بە تاکید تۆپیپەیەکێک لە هۆکارە سەرەکیانی کە هەمومانی بینی کە ئێستا دەستی کردو بەسەر جیهانە زۆر باشە لە زمنیە و گرێبەستکردانە ئەمەیە بێمە سەر بەرشەلۆنە بۆ چوونێکی تۆ وەرگرم لە ڕووی بڵێن بۆ نمونە و کەسی کە بڕیاریە گرێبەستەکانی بەرشەلۆنە بکە هەمومان نەزانین لە وەرزی ڕابردوو بەرشەلۆنە لە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ماڵاوای کرد لەسەر دەستی یۆڤانتۆس کە دو ساڵی ڕابردوش بە هەمان شێوەرزی ڕابردووتریش بە هەمان شێوە ئەتلێتیکۆ دەویانەی بێبەش کرد ئەمێ ئەو پرسیمیانی ئایا بەرشەلۆنە ئەم ساڵ ئامانجیەوە بووە ئامانجی نەبوو کە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا بەرێتەوانێ بە تایبەت کە ئەو گرێبەستانەی بەرشەلۆنە کردوێتی یەشێک لە گەورەترین گرێبەستەکانی هەمومان نەزانین فلیپی کۆتینوە بەڵام ناتوانێت لە چامپیۆنز لیگا سودمەند بێت ئایا بەرشەلۆنە چۆنی ئەم گرێبەستانی کردو ئایا بەرشەلۆنە بە بۆ چوونی تۆ ئامانجی چییە لەم ساڵەوە بۆ گرێبەستانی کە ئەنجامیە من شتێکم وتم پێش چەند خولەگەی ئێسا وتم کاتێک کە عقدەکری لە بینی مدەربیانەکانە فەرسەفەی هەردوو لاخرێتە ڕوو سیڤی هەردوو لا دیارێکری هێنانی کۆنتینۆ ڕاستە لە ئەبتاڵ ئیسفادەی ناکە بەڵام بیرمان نەچی کۆنتینۆکێک لەو یاردانەی کە لە ڕووی مەهارەوە لە ڕووی یاریکردنەوە لە ڕووی ئوسلوب یاریکردنەوە گونجاوە لەگەڵ بەرشەلۆنەیە لە ڕووی ئەوەی کە شوێنی نێماریان بۆ پڕکاتەوە واضح حەجێڵێ من حەزەکەم یعنی با وەکو خۆ مادام لە تەکنیک و تەکتیکە قسەمان کردو لە تاوی بەرنامەکەیە
پێم بڵێ چۆن کۆتینۆ بۆ بەرشەلۆنە گونجاوە لە کاتێکا من پێچوانەی تۆ بیرەکەمەوە بە حکمیەوەی کە ئەوەی من بینیمە لە کۆتینۆ خاڵی بێزی کۆتینۆ لێدانی ڕاستەوخۆ لێدانە بەهێزەکانە کە ئەمەش لە خۆی لە خۆیان پێم وایە من بەرشەلۆنە کە یاریەکە بەرشەلۆنە وا ئاسوودەیە کە لەسەر خەتی گۆڵەکەش تۆپەکە بە پاسات بچێتە گۆڵ. ڕاست هەندێ جار ئێمە کاتێک کە قیرعە بۆ شتەیەکەین ئەبێ قیرعەیەکی مەوداتوریشمان هەبێت. چۆن بیرمان نەچێت دەورەی ئینگلیزیەکێک لەو دەرانە کە یعنی تەبیعەتی ئەو دەوری وایە کە سورعەتی تایە، بەڵام لە دەوری ئیسپانیا ڕاست ئەو تەبیعەتیشی تایە، بەڵام زیاتر لە ینی مەهارە دەورە بین. کۆتینۆیەکێک لەوەیانەی کە هەمومان منتەهی ئەوە کە مەهارەی هەیە کابرا وازەحە. ئەمە یەکێک لە حاڵەتەکان. دوو هێنانی کۆتینۆ ئێمە عادەتەن هەموو مدربێک ئیش لەسەر هەموو سێبەشی ساحەکەیکە، سێبەشی دیفاع لەگەڵ وەسەدە لەگەڵ هجوومە، بەڵام دائیمەن تەرکیز لەسەر لایەنێکیانەکات چ وەسەد بێت چ هجووم بێت چ ئەمانە. ئێستا بیرمان نەچێ میسی بەرەو تەمەنە ڕوا، بەڵام لەگەڵشیان مستەوای زۆر باشترە. ئێن ئێستا تەمەنی وا بەرەو کۆتایی ئەڕات. پێویستیمان هەیە بە چەند یاریزانێک کە ئەم شوێنە ئەکتیڤ کاتەوە. وازەحە جێڵین هێنانی کۆتینۆ جۆرێک لە سورعەتی تیا بۆ یاریکردن ئەتوانێت ئەم شوێنە پڕ بکاتەوە، ئەم شوێنە پڕکاتەوە بۆ حکومێک کە لە ڕووی ئوسلوب یاریکردن و یاریزانێکە کە توانێت مەهارێکی باشیە و سورعەتیشە لە یاریکردنە کە ئەڵێن سورعەتە بۆ معنانە کە خێرایە، سورعەتە بۆ معنەی لە ڕووی قەراردانە، سورعەتە بۆ معنەی لە ڕووی ئاسکردن، سورعەتە بۆ معنەی لە ڕووی گۆڕانکاریە لە مەرکەزەکانە، سورعەتە بۆ معنەی کە جۆکەرە لە توانێت لە ڕازیا لە چەپ یاریکە، سورعەتە بۆ معنەی کە لە خەلف مواجهی یاریکە. ئەم جۆرە شێوازانە هۆکارێکە بۆی کە ینی لەگەڵ ئوستوبی یانەکە بگونجێت، چکە بیرمانەچێت لەو لا شۆ دیمبلی ئەگەر بۆ ساڵی داهاتوو ژاری پێ بکات و ینی بڵین کە تەکەیفەکە لەگەڵا، چکە شتێکمانی پێوترێ گونجاندن تەکەیفکردن. من ئێستا بۆ نوێ تەکەیفم کردو لەگەڵم بەرنامەی کاتەوە چۆن بەچێ ئوستوبێ بەجن نەهجەیە قسەکەن لەگەڵتا، بەڵام بۆ بەرنامەیەک ڕەنگە پێویستم بە کاتێکە بێک تا ئاگونجێم لەگەڵێ. لە دەوری ئینگلیزی هاتووەتە دەوری ئیسپانی پێویستی بە کاتێک تا ئاگونجێ لەگەڵێ، ئەم کاتە ڕەنگە کاتێکی کەم بێ، بەڵام گونجاندنی ئاسانە بۆ ئەوەی کە لەگەڵا بگونجێ. زایدەن بیرمان نەچێ ئەو ئوسلوبەی کە بەرشلۆنە یاری پێکا هەمیشە ئیمتیساسی تیپی بەرامبەر، هەمیشە ئەفوئی ئیمتیساسی یاریزانی ئەو یاریزانێکی لەگەڵێ ئەگونجێ ئەبێ خۆی بگونجێ لەگەڵێ. یعنی بە معنایەکی تر ئەو ئیتارە ئەو شێوازەیە کە بەرشلۆنە یاری پێکات هەموو یاریزانێک لە بەرچاوێتی کە ئەتوانێت لەم شێوازیاریکە یان نا. ئەم بۆ بەسەرەوە بۆ ئیبراهیمۆڤیچەوە، بۆ ئیبراهیمۆڤیچ سەرکەوتوو نەبوو، بۆ کۆتینۆ سەرکەوتووە بێ. مەبەستەکەی من ئەمەی ئالێرا مدرب هۆکارە بۆ سەرکەوتنی یاریزان، مدرب هۆکارە بۆ سەرکەوتنی ئەو یاریزانەکە لەگەڵا گونجێ. بیرمان نەچێ ئەو ئوسلوبەی کە گواردیۆلا بەکارهێنا بریتی بوو لە ئەو سیانی کە لە وەسەط یاری پێکات بە قوت بێت، چاوی بوو، میسی بوو، ئینێستا بوو کە لە سێبەشی هجووم یاریان پێکە، ئەو هەمیشە حەزی لێ کە بە هجوومی وەهمی یاریکە. ئیبراهیمۆڤیچ هەمومان دەزانین کە هجوومێکی نوکە ڕاست حربێ، ئەمە تۆزێ قرس بوو بۆ ئەوی کە بگونجێ لەگەڵ ئەو ستایلی ئەوە، چکە ڤای هەبوو، ئیبراهیمۆڤیچ هەبوو، لەگەڵ مەجموعە یاریزانی وەکو ئیتۆ ئەمانە هەلو کاتە هەبوونیان هەبوو. ئیدامەکردنی ئەم یاریزان نەجوومانە تۆزێ قورسە، لەبەرەوە گواردیۆلا ئەویست لە ڕێگەی هجوومی وەهمی یاریکات، چکە بیرمانەچی ئیتۆ ئەیتوانی لەلاکانی شۆ یاریکات. ئەمە وای کردبوو کە کێشەی هەمیشە دروستە کرد لەگەڵ ئیبراهیمۆڤیچە، گواردیۆلا لەگەڵ ئەو دروستە کرد بۆیە نەیەتوانی زۆر سەرکەوتوو بێت. ناخۆ لە چەند یاری بیدایەتە بیرمانەچەیەکی گوڵ یارزانەی کە خەریک و ڕقەمێکی قیاسیشکان بۆ خۆی ئیبراهیمۆڤیچ چەندین جار گۆڵێکە لە یاریەکانە لە وەرزەکەشا گۆڵکارێکی باش بە تاکید. بەڵام ئەم ئوستوبانە هەمووی دەورەبینێ کە تا چەند ئەگونجێ لەگەڵ یانەکانە، ئەم ئوستوبە گرنگە بەلامەوە. ینی کاتێک کاک محەممەد من بە نەهجەی قسە لەگەڵ توواکەم ئەگەر لەگەڵ تویان نەگونجێ ناتوانم ئیشە لەگەڵا بکەم، ئەبێ گۆڕانکاری بە ئەسەر ئوستوبی خۆما بکەم. بۆیە ئەم ئوسلوبەکە من هەمیشە تاکید لەسەر ئوسلوبەکەم و ئوسلوب هۆکارێکی سەرەکیە بۆ سەرکەوتنی یاریزان و بۆ مدربیش ئەو هۆکارەکانە. زۆر باشە. پێ دوایە شێواز یاریکردنی بەرشەلۆنە گۆڕانکاری لێ بەسەر هاتووە، ینی لەوەی کە هەمومانەڵێن بەرشەلۆنە فەلسەفەیەکی تایبەت بە یاریکردنی خۆی هەیە. ئەمە شتێکی باوە کە لەو کاتەوەی توانیم بڵێن ڕیکارد بناغەیەکی دانابوو، بەڵام لەبەرەوەی ئەوان هەمویان لەسەر فەلسەفەی یۆهان کرۆیف ڕۆشتن ئەو پلانە جێبەجێکرا. دواتر لە گواردیۆلا ڕنگانەوەیکی جوانیە بوو، جوانکاری باشی بۆ کرا، کۆمەڵێک دەستکەوتی مێژووی بەدینە هاتووی بۆ کرا کە دواتر ئیندیچی هاتەوانێ تاتا مارتینۆ تا ڕادەیەک تێکیە، بەڵام ئیندیچی بەو دەستکەوتانەی هێنای هەمووان باسییان لەوە کرد کە بەرشۆنە چۆتەوە سەر ڕێچکەی خۆی. دواتر بۆ چوونەکان پێ من ئەمێ لە کوی گشتیا ئەوە پرسم، ئەتوانین بڵین بەرشەلۆنە لەسەر شێوازێکی ڕیتمی یاریکردنە ڕوا کە زۆر پەیوەست نییە بەڕایەنەرەوە؟ ئێمە بیرمان نەچێت کاتێک کە ئوسلوب دائەنرێ بۆ هەر فێرقەیەک مدرب لەسەر ئەساسی ئوسلوب بەکارهێنرێت. یعنی هەچ مدربێک ئەبێ ببێت بە مدربی بەرشلۆنە جیاوازە لەوەی کە ئەبێ بە مدربی ڕیال مەدرید،
ئوسلوبی بەرشلۆنە بریتە لەوەی کە چۆن سەیتەرەکەی بەسەریا چۆن متعادەی بە یاری و چۆن یاریکردنەکەت لەگەڵ تیبی بەرامبەر بەڵام ڕێڵمەدی بریتە لەوەی کە چۆن خێرا تۆ بگوازێتەوە بە ساحەی بەرامبەر و چۆن نەتیجەکان ئاڵوگۆڕ پێ بکەیت ئەم دوو فەلسفەیە جیاوازن یەکیان بە معنایەکی تر لە ڕووی تەدیبی پێوترێ ئوسلوبی لعبی مباشر یەکسان پێوترێ ئوسلوبی لعبی شامل يعني هجومي شامل ئەوەی تێ لە دیفاع و بۆ هجوم إلى آخره بەڵام هەندێک جارێ ئوسلوبی لعب مباشر کە ڕێڵ بەکارێنێ خێراتە نەقڵکردنی تۆپە لە ساحەی خۆت و بە ساحەی بەرامبەر بتوانین لەوێ دروستی یاری بکەیت و گۆڵی پێ بکەیت ئەم دوو شێوازە جیاوازە بەجا ئەمە بەستەکەی من بۆی کە پرسیارەکەی جەناب بە وردی باسکەم ئەوش ئەوەیە ئوسلوبی ڤالڤێردی ئەم ساڵ گۆڕانکاری بەسەرا هاتووە چۆن بیرمانەجێ هەندێک یاری بە 4-4 یەکێک یاریەکە هەندێک جار بریتێ لە 4-4-2 هەندێک جار بریتێ لە 4-2-3-1 هەندێک جار بریتێ لە 4-5-1 هەندێک جار چکە مشتەقاتمان هەیە داتاشاوی پلانمان هەیە کاتێک کە تۆڵی 4-3-3 ئەمە ڕقەمە بەڵام لە کاتی یاریە گۆڕانکاری بەسەرەیە تەوزیفەکان ئەوە نییە تەوزیفەکانی ئەگۆڕێ گۆڕانکاری بەسەرایی ئوسلوبی یاریکردنەکە گۆڕانکاری بەسەرە ئەجوای یاریەکە هەندێک جارێ یاری دەست دەرەچێت ئەو استحواازەکەی تۆ چۆن بتوانانی سەی دەرەکەیت و بەسەریا کاتێک تەفەوقی عادەدی دیان بڵین زیادە عادەتی ئەەکەی لە شوێنەکانە لە سێبەشی هجومی ئەوەیە لە وەسەط هەیە و چۆن زەخت یان پرێز یارێکی لەگەڵ تیبی بەرامبەرە و ئەمانە چۆن چۆنی یاریان لەگەڵاکەی ئەمانە لە کاتی یاریە گۆڕانکاری بەسەرە هەر بریتێنێ پەیوەستنێ بۆ 4-3-3 ڕاستە وەکو ناحیە تەنزیمەکەی 4-3-3 4-4-2 4-5-1 3-6-1 3-5-2 ئەمانە هەمووی ڕقەمن بەڵام لە کاتی یاریە گۆڕانکاری بەسەرە ئەم ساڵ دەورەکانیان گۆڕانکاری بەسەراتە چۆن ئەگەر بیرێ بێ لە زۆربەی یاریەکانە میسی دەوری سانە لە ئابە بینی جاران یەکێک گۆلانی کە لە پێش زواترین گۆڵی کرد بۆ بیرمانەچی ئێستا تەمەنی کردووە میسیێکە لەوانەیە کە دیقەی پاسی تەواوە ڕؤیاکی زۆر باشی شەیە بۆی کە چۆن یاریزانەکان ئەدۆزیتەوە و گونجاویشە لە بینی حەلقەی بینی وەسەط و هجوومە ئەمەی بەکارهێنا ئەومێکێکە لەو ئەفکارە سەری ئاباشانەی کە هاوکاریشی زۆر بێزەبەت بیرمان نەچێ لە چەند یاری ئاخیرا تقریبا 6 ڤیدۆم لیاوەتەوە لە هەندی یاریە میسی لە دەقەکانی 85 ئەگەڕێتەوە یارمەتی دیفاعەکانێ ئێستا تەمەنی زیادیشی کردووە لەگەڵ شەگەڕاوەوە بۆ شوێنان ئەمە ڕۆحێتەکەدا بە تیبەکە من کاتێککە ببین کاک محەممەد تیبەکەمە ئەو قیادی بەکەم و یەکێک لە نجومە بارزەکانی عالم بۆ شوازیارەکە من دوو جار ئەوەی کە حەماس هەمگری یاریکەم چکە ئەم ڕۆحێتانە لە ناو یاریە دروستە بێ ئەمە یەکێک لە حاڵەتەکانە دوو تەوزیفکردنی ڕاکیتیژ و بۆسکیت لەگەڵ یا بەکارهێنانی سەرجۆ ڕۆبرتۆ بۆ شازەکەیتە ناوعنقۆ لەگەڵ یا بیرمان نەچێ ئەم ساڵ ئەلبا گەشتێتەوە مستەوای خۆی کاتێتەوە ساڵپەرێکی گولارزانەکانی کە مستەوای دابەزی و ئەم ساڵ گەڕات و ئاسی خۆی ئەم شێوازە یاریکردانە ئەم ئوسلوبانە ئەم تەوزیفکردانە ئەم ئەرک و فەرمانانە وای کردووە لەوەی کە بەرشلۆنە یعنی پێوە دیار نەبێت کە بە ڕۆشتنی کۆتین و پێوە دیار نەبێت کە بە دابەزینی تەمەنی ئینستا پێوە دیار نەبێت کە بە فەجواتی دروست بووە لە هەندێک شوێنە پێوە دیار نەبێت کە تا ئەم چەند یاری ئاخیر نەبێت سوارێز لە ئاستی خۆیانە بۆ ئێستا گەڕات و ئاستی خۆی بەم شێوازە ئێمە پێوتری معالەجەی سەریع ئەم معالەجە سەریعانە وای کردو ئێستا فریقەکە ڕیتمی سەرکەوتنی وەرگرتووە گەڕات و ئاستی جارانی خۆشی لە کوی گشتیە ئەگەرەمە بکەم بە کۆتا برسیا لە کوی گشتیا توانین بڵین ئەو فەلسەفە یاریکردنی بەرشەلۆنە پەیڕەویەکە ڕێخۆشکەرە یارمەتی دەرە بۆ هەر یاریزانێک کە ئەگەر شێواز یاریکردنیش لەگەڵ بەرشلۆنە نەگونجێ کاراسانی بۆ بکبکەوەی کە شێواز یاریکردنی لەگەڵ خۆی گونجێن بەڵێ بە تاکید ئەگەر نەگونجێ تۆزە کاتی پێویستە تا ئەوەی کەیتە سەر ڕیتمە بەڵام ئەگەر گونجابی ئەوە زۆر ملائیمە بۆی کە یاریکا لەگەڵە تەبیعەتەکەی گونجێ لەگەڵە بەڵام زەرورتر لە پشتی ئەوەی کە ئەو مدرێبە کە چۆنی گونجێت لەگەڵە یعنی ڕەنگە یاریزانیش هەبێ فەلسەفەکەی گونجاوێ لەگەڵ بەرشلۆنە بەڵام تەوزیفی مدرێبەکە وای لێ بکە نەتوانانی مستەوای خۆی پێشکەشکە چکە گونجاندنی هەردوو لا زەرورە چ مدرێب چ ئوسلوبی یاریکردنەکە چی یاریزانە ئیمکانەتی یاریزانەکانیش لە کۆتایی بەرنامەکە سپاسی ئامادەبوونی ئارام شێخ محمود خاوەنی بڕوانەمەی ماستەر لەباری وەرزشەکەم سپاسەکەم کە لەم بەرنامەدەبووی ئایزانم بەرنامەی ئەم جارەی دەرو یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ